نزیکەی 5 ڕۆژە ئاوانە ئەوەل زەر ئاوەکە باش بوو بە سفوزایی ئاوەکە بڕا ئێستاش لەگە جەماعەت خڕبووینەوە چوونە لای بیرەکان حرەسی بیرەکان دەرێ ئەمە قفلەکانمان کردیتەوە بەس هیچ شتێکیش دیار نییە و ئێستاش داوا لە حکوومەتی هەرێم دەکەن ئەومان لە دابین بکەن ئاو نییە بخۆین دوایە ئاو نییە بکڕین ئەمانە ئەو تەنەکتەرانە دێن پێیان دەرێ شەو ڕۆژە چ پێدەچیان لەگە ئاوت لە بۆ بێتن معنە مشکلەکەمان بەڕاستی ناخۆشە ئەو داواتان لێ دەکەین داوا لە حکوومەتی هەرێم دەکەین ئەومان لۆ دابین بکەنەتە مشکلی حەل بکاتن ڕۆژێک پێش حەلفەوە ئێستاش سەردانی لایەنی پەیوەندیدارمان نەکردووە بەڵام ژمارەکانیان بەردەست نییە سەردانی سایق بیرەکانمان کردووە دەڵێ قوفرەکە دوو بەشە بەشێک دەکرێتەوە لەلایەنشی دیاریکراوە بەشەکەیت دەکرێتەوە ئەمە ئەو شوە تا 3 چاری بەیانی چاوەڕێی ئاوی بینە بەڵام کەچی بەس با یەک موبەڵەدی ئەواتوە داوا لەلایەنی پەیوەندیدار دەکەین بەهاناومان بێ و کێشەیاومان بۆ چارەسەرکە خەڵک لەو جێژنەی نەخۆشیە منداڵی ساوە هەیە ئەمە تووشی کێشەی کەماوی بینە پێش دەژنەوە بۆ مای 5 ڕۆژ دەبێ ئاوەکە کەم بووە چون سەردانی بیرەکەشمان کرد ساقی بیرەکە ئاوەکەی لادات و بێ لە بەزمان زان بۆ شێ دەڕوە بۆ لایەشتی دەڕوە بۆ شێ دەڕواتن چەند جار پەیوەندیشمان کردووە بە بەرپرسی دایرەی ئاوێ ژمارە مۆبایلەکانی داخەوە لە ماسنجەر ئەوە نامە بۆ ناردووە کە کێشەی ئاوەکەمە و چاسەرکە جواب ناداتەوە پەیوەندیمان بە بندی ناحێش کردو ئەوش تەلەفۆنەکەی داخراوە کەس ناتە سەرخەت تا ئێستا 4 ڕۆژ دەبێ خەڵک هەموو ئاو دەکرێت بە تەنکەر ئاوش بەدەست ناکە بۆ کڕین ئێمە بێ ئاوێن داوا دەکەن لە بەرپرسان کێشەی ئەو ئاوەمان بۆ چارەسەر بکەن ئێمە بەو جێژنەیە کە چەندین مار هاومان نییە لەوانەیە نەخۆشمان هەیە منداری ساوامان هەیە ئێمە دانیشتوین جار هەیە دوێ بەخۆم 3000 چیمە ئەو سەریدارەتی و هاتیمە تەنکەرێک نەبووە بە پارە بیکڕم دوێ نیوەڕۆ هاتیمەوە ئاو نەبووە دەستنوێژی پێ بشوم لە مارە